سیمەنی پەریزەنم کارناسی باڵای ڕەوانناسی وەک دەروونناس بە نووسەرێک لە خزمەت و دام کە بتوانم و خاڵانەیەکی گرنگاتی هەیە دەتوانێت یارمەتیتان بدا دەتوانێت ڕووناکایتان بداتێ کە بتوان باشتر ژیان بکەنتان پێ فێرکەم. هیوادارم کە تا ئاخری ڤیدۆکە دەگەڵمان بن، ڤیدۆکانی دیکەش سەردان بکەن. بێگومان گشتی ئەو ڤیدۆیانە بۆ بەیستلا ئامانجەوە بۆ کە بتوانێت بەردەم گیانی گۆڕووناکە بزان چۆن ڕەفتارێ بکەن، چۆن هەڵسوکۆتێ بکەن، چۆن پێکەوە بەرابەری یەکتریدا بە شێوەیەک بجوڵێنەوە کە باشترینەکانی لێ بە دەرکەوێت. بۆچی مە بازە سەر شتە دەکەین؟ ژیانی ئەلان ژیانێکی سەختە، ژیانی کۆن ژیانێکی ئاسانتر بوو. لە زمانی کۆندا شێوازی زندگیکردن لەگەڵ ئەو شتێکە ئەنەمە دەیکەین زۆری جیاوازی هەبوو، هەر بۆیە ژمال ئانەکانە ماوینەتەوە واقعان نازانین دەبێت چۆن ڕەفتارێ بکەین. قەدیم کە زۆر ئەمە دەتوانین بڵێن منداڵی ما ئەلان کە گەورە ساڵن منداڵیکەمان کەدا ژیانی کۆندا بوو وەلعانەمە نزیک بە 20 ساڵێکە دنیای تازە بەیستلا دەگەڵی ڕوبەڕوو دەبین واقعاً تێیدا بێسەوادین. بۆچی بێسەوادین؟ چونکە خۆ بنەنگ و باپیرەکانمان دایک و بابەکانمان لە ژیانی کۆندا گەورە بوون، فێرکاریەکانی ژیانی کۆن بوون، وەلعام بۆمەیەک کە بەرامبەر و دنیا تازەیەین قسێکیان بۆ کوتن نییە و ناتوانین کە لە سەریان ناڕەحەت بین و بڵین بۆچی هیچ شتێکیان فێریمە نەکردەوە. خۆ بێگومانەوە کەسێ شتەی نەیزانێ ناتوانێت فێریشیکە. وەلی ئەمە بە کارناسێک لێرە هەین کە شتە هەیە کە چونکە ئەمە مشاوێرە دەدەین و ئەمن دەروونناسێکان بە خەڵک دێوە ڕێنمونی لە من وەردەگرێ، هەر ئەو ئیش و کارێ من بۆتە هۆی بێ کە بتوانم زیاتر لە دەردی کۆمەڵگە حاڵی بم، زیاتر گیر و گرفتەکان ببینم، زیاتر ببینم کە دقیقەن چووی ئەو کۆمەڵە دێشێ، بۆچی مەسەڵەن ئەلانەکانێ ئەمە نەونەمانهایەکمان هەیە کە سری لێ شێواوە دەگەڵ دایک و بابی نازانێ چۆن دەبێت قسام بکە، جوانهایەکمان هەیە واقعاً دەنێ و حاڵەتهای ڕەفتاری ڕۆحی خۆیاندا گیریان کردووە و خۆشیان دەگەڵ ئەو شتێک کە دەرونی خۆیاندا هەستی پێ دەکەن هێستا نەیان ناسیوە، یا دایک و بابهایە کە سریان سوڕماوە کەمە چۆن دەگەڵ منداڵی ڕەفتارێ بکەین و ئەکسەرەن مەسەڵەن ئەو سوالە دەکەن دەڵێن ئەدی خەڵکی قەدیم چۆنیان ئەو منداڵانە بەخێر دەکرد، چۆن مەسەن پازدە منداڵیان گەورە دەکرد، ئەمە دەگەورەکردنی دەنکێکیدا مابینێتەوە ئەوان چۆن مەسەڵەن دەیانتوانێت کە 15 جاری با 20 منداڵ مدیریەت بکەن و گەورەیکەن و سەر و سامانی بدەن و ژنی بۆ بێن و بە مێردی بدەن و وەجالە بۆیە کەمیش تووشی جودایی دەبوون و کەمیش تووشی چارەسەری دەبوون و کەمیش زۆر کەمیش تووشی ئەو شتە دەبوون کە بیر لەوە بکەنەوە ئەمە دەبێت چ بکەین ئەسڵ بۆ وای لێ هات لە چۆ بەیستلا ڕاگرتن و مراقبەتکردنی شتەکە لە دەستمان چۆتە دەرێ. دەبێت باز سەر بە بکەین کە فەرقی هەیە واقعاً دنیای کۆن ژیانی کۆن ئەو مۆدێلە نەبوو کە ئانەمە دەگەڵی هەین. ژیانی کۆن هەموو شتێک لە دەستی دایک و بابەدا بوو، یعنی ئەگەر بیسپای مەسەڵەن منداڵەکەی شتێک فێر نەبێ هەر ئەوەندە بەس بوو کە لەکنی هیچ باز مەکە، نەهێڵە چاوجۆی بە قەولی کوردی کوتنی خۆمان بکرێتەوە. وەلی ئەلان بۆ چاوجۆی دەکرێتەوە لەبەر خاتری وەی کە دنیایەک هاتۆ کە واردی گوشی های دەستمان بۆ و لە طریق ئەو تەلەفۆنێک کە بە دەستمانەوەیە ئەو مراقبەتکردنەی کە قەدیم دێت دایک و بابە دەیتوانی لە منداڵی بکە لە دەستی چۆتە دەرێ. منداڵە سری لێ سوورماوە لە بینی شێوازی تربیەتێک و پەروەردەکردنی کە دایک و بابەکە دێکە شێوازێکە بۆ خۆی لە تەلەفۆنی خۆیدا دەیبینێ. ئەو دوو شتە بەرابەریەک ڕاوەستاوە و کولی بە قەولی کوتنی کۆنتڕۆڵی ئەو مەسەلەی لە دەستی دایک و بابەکە خارج کردووە. حتا ئەو نەونەمامەی کە دەو شرایطشدا گەورە دەبێت، ئەو منداڵی کە دەو شرایطشدا گەورە دەبێت واقعاً ئەوی سری لێ شێواوە. بۆچی وای لێ هاتۆ؟ قەدیم دەژیانی کۆنداش جەمعی دەژیان، ینی خانەوادەکان گەورە بوون، نەنگ و باپیر و مام و ئامۆژن و ئامۆزا و خاڵۆزا و پورزا و بەگشتی پێکەوە ژیانیان دەکرد لە بەیانەوە بەگشتی هەڵدەستان دەچوونە سەر ئیش و کارەکەیان، هەتا شەوێت جا شەڕیان دەکرد و پێکەنینیان پێکەوە هەبوو، وەزمیان پێکەوە هەبوو، بەیسلا ناخۆشیان پێکەوە هەبوو، بە هەر زۆرێک بێ سەرقاڵ بوون و دەرفەتی ویان نەبوو کە بێنن زۆر دەمێشکیاندا ژیان بکەن، زیاتر لە دنیای دەرێ ژیانیان دەکرد. بەڵام مرۆڤی ئەلان زیاتر لە دنیای مێشکیدا ژیان دەکا، فکر دەکاتەوە. ئەمە ناچارین بە فکرکردنەوە، مەجبور بە فکرکردنەوەین، وەلی ئەو فکرکردنەوەش فێریمە نەکراوە. بۆیە
بە شێوازێکی خراپ فکر دەکەینەوە، لێکۆڵینەوەیەکی خراپ لە مێشکماندا دێدەچێ، بتووێژێکی ناخۆش لە مێشکماندا دێدەچێ. ئەوەیە کە مشکلی ساز کردەوە، ئەوەیە کە ناڕەحەتی ساز کردەوە. وەلی هەرە جوورێکە باسمان کرد لە ژیانی کۆندا هیچ کەس مەجبور نەبوو کۆندە فکر بکاتەوە، هیچ کەس مەجبور نەبوو ئەوەندە لە مێشکیدا ژیانێ بکە، ئەوەندە بە تەنێ بێ، زیاتر لە دنیای دەرێ بوو بە ئەگەر میسکێکیش بە تاقەی تەنێ دەبوو ئەوەندە ماندوو بوو کە دەرفەتێکی بای نەدەکرد کە زەرێکی خراپ بە دەرونی خۆی، بە فکری خۆی، بە مێشکی خۆی بگەیەنێ. هەر لەبەرەوەشە کە بەیسلا کۆنتترۆڵی منداڵان لە دەست دایک و بابەدا بوو، ئاگاداریکەیان ڕاحەتتر بوو. دوایش لە دنیایەکی ئینتەرنێتدا منداڵەوەی جۆلێ نەبوو کە تۆ مافێکت هەیە، ئەتۆ دەبێ بە جوانی ڕەفتار دەگەڵ بکردرێ، ئەتۆ دەبێ هەزینەت بۆ بکردرێ، پارەت لێ سەرف کرێ، کاتت بۆ تەرخان بکرێ، جۆ بدرێتێ هەست و ئارەزووکانت، جۆ بدرێتێ داخواستەکانت. ئەسەن منداڵێکی قەدیم تەنها مافێکی لەسەر خۆی ئەساسی دەکرد، هەردێکوت بەست کەمم ئیش پێ بکەن، لێم نەدەن، بەیسلا سەرکۆنم نەکەن، بەسرمدا نێنەوە، ئەمن خۆشبەختترین مرۆڤێکم کە دەتوانێت دنیا بەخۆیەوە دیت پێ. بەڵام ئەلان نا، ئەلان منداڵەکە مقایسە دەکا، کە منداڵی قەدیمیش مقایسەی دەکرد، وەلیگە مقایسەی دەکرد هەموو وەکبی بوون. ئەگەر ئەو دایکبای بەدەست و لاقلیاندا بە زیرانەکەیان بە شیلەنگی لی دەدا، ئەوی دیکە بەداری لە منداڵەکەی دەدا. وەلی ئەلان بۆتە یەک دانە چێبەرچێیی کە چێ خۆشتر پەروەردە دەبێت، چێ نازدارتر پەروەردە دەبێت، چێ زیاتر دایک و بابی خاتری دەگرن و هەستەکانی بە ئیسلا دەرک دەکەن و نازی دەکێشرێ و تەواوی بنەماڵە لە فکری وەدایە کەم بە شێوازێکی زۆر باشە منداڵە پەروەردەکا و هیچ غەم و خەفتێک دەدڵی و منداڵەدا بەجێ نەمێنێ. خۆ ئەوەیە کەمە ناتوانین بڵین خەڵکی قەدیمەدی چۆنی منداڵانە پەروەردە دەکرد، چونکە جیاوازی هەبوو. وەل ئانی زۆر زار مەسەڵەن تەماشا دەکەی هێندێک لە دایک و بابەکان دێنن لە منداڵی دەدەن هەر بە ئەوەی کە بۆ قەدیم لێیان داوە، هیچی لێ نەهاتۆ، هەمووش ئینسانایەکی باش دەراتوین، بۆ ئەلانە منداڵە دەڵێ لەسەر چاوی سنەی ڕاهاتۆ، هیچ کەس نابێ هیچی پێ بڵا. ئەو مۆدل دەروونناسیە چێ هاتۆتە گۆڕەیە سری لە عالەمی شێواندۆ. خوشک و برای خۆشەویستم، بۆ ئەمە ئەلانەکانێ لە دنیای کۆن ژیان دەکەین، بۆ ئەلان چاوەدێری منداڵەکەمان لەژێر دەستی خۆماندایە، بۆ ئەمە ئەلان واقعەن دەتوانین ئەو چاوەدێریە کە دڵمان دەیهەوێت لەسەر منداڵەکەمان بکەین. ئەمە هەتا ئەو کاتێک کە گوشی بەدەستەوەیە، تەلەفۆنەکەی بەدەستیوەیە، ئەمە نازانین شۆنێکی دەگەڕێ، نازانین چ ڤیدیۆیەکی تماشا دەکا، نازانین چ شتەهایەکی دەبیستێ. یا ئەو کاتێک کە دەچێتە مەدرسەی لە قوتابخانی دادەنیشێ، لە زانکۆکان دادەنیشێ، ئەمە نازانین دەگەڵ چێ دانیشتۆ، دەگەڵ چێ هەڵسەکۆ تێ دەکا، دەگەڵ چێ بیر و باوەڕەکانی دێنێ و دەبا بەحسی لەسەر دەکا. بە ئەو شتەیە کە بەڕاستی ئەمەی دایک و باب دێنێتە سەر ئەو ئاستەی کە ماوینەتەوە دەگەڵ یەک منداڵ، دەگەڵ دوو منداڵ، و ئەو کەسێک کە دە دنیای ئەوڕۆدا، دە ژیانی ئەوڕۆدا سێ منداڵی هەیە، بەڕاستی سری لێ شێواوە، چونکە هەست بە کۆنتترۆل ناکە، ئەحساس دەکا کە بەڕاستی کۆنتترۆلی ئەو شتە لە دەستی من هاتوۆتە دەرێ. ئەوەیە کە گرنگایەتی وە دێتە گۆڕێ کەمە دەبێت شێوازێکی نۆ، شێوازێکی تازە بۆ پەروەردەکردنی منداڵەکانمان دەست پێ بکەین. دەو شێوازەدا بزانین ئەمە چۆن دەتوانین بە جۆرێکە نەکارەکە لەو لاڕە خراپ بێنە لەو لاڕە، چونکە ئەمە ئەلان دایک و بابەکان هەر بە دەتوانم بڵم حولی خۆیان و تەلاشی خۆیان زار زار کارهایەکی دەکەن. مەسەڵەن بەعزە دایک و بابێک زۆر ئاسانگیرن، زۆر بەڕاحەتی حەوتی منداڵە ویسی دەیدەنێ، هەر جۆر کە پێی خۆشە دەگەڵی ئەو منداڵە پێی خۆش بێ دەگەڵی دەجوڵێنەوە، تەواوی باری بێسلا تەسمیم گرتن و ئەوانە هەموو دەستپێرن بە منداڵە، دەڵن بەڵکو ئاوا منداڵەکەم هەست بەوە بکا کەمە وەک دایک و بابێکی باش لایەنگری، بەلەو بەرەو دایک و بابێکمان هەیە کە دەڵە نا ئەو دنیای بۆ نابێت کەمە زۆر اعتماد پێ بکەین، دەبێت شەدیدەن بربەرەکاتی بکەین، شەدیدەن پێشی بگرین، بەجگایوی تەسمیمێ بگرین، بەجگایوی نەقشە بچێشین، بەجگایوی ئارەزوو بکەین، و ئەو منداڵە دەبێت بێتە سەر ئەو شێوازە کەمە پێمان دروستە. بۆچی؟ چونکە ئەمە دەزانین کە ژیانی دەرێ جێی مەتەرسیە، ژیانی دەرێ سەختە، پس ئەمە بە عمانی دایک و بابی ئەوە چاکێوی بێمان چاتر دەزانین و دێ بە قسەی مە بکە. و هەندێک کە لە دایک و بابەکان زەخۆزگەم بۆ دوانی ئەو لاولا، هەندێک لە دایک و بابەکان کە هەر جارێگە و دەمەند جارێگە و دەم
دەستە بەسەتە زۆر بەخێنشیرنی جارێک لەسەر ئەو دینەن جارێک لەسەر ئەو دینەن زاری بێ ئەوەندەی گیر پێدەدەن کە منداڵە واقعاً هەر دەشەمزێ خڵا دایکبابێ من وا دەکا بۆ دیسان ئەخلاقی گۆڕدرا زاری باشە ئەوەندە لێ بێخیاڵن و ئاسانگیرن کە دیسانەکانێ منداڵ واقعاً سری لێ دەشێوێ ئەمە دەبێت واقعاً دانیشین و یەکێک لە هەدەفەکانی من لە دانانی ئەو شۆنە ئەوە بوو کە بێنم بە وردی دە هەر ڤیدۆیەدا ئەو شتانەی کە هەست بەوە دەکەم کە لازمە سرنجی بدرێتەیە باش ئەوەیە کە ئامۆژگاری بکرێ باش ئەوەیە کە دایک و بابەکان مرۆڤەکان بیناسن و بیزانن ئەمن دێرەدا باسی بکەم و ئەنگۆش بێگومان بە دومباڵکردنی ئەو ڤیدۆیانە مطمئنەن دەتوانن ئەو شتێک کە لێی دەگەڕێن بێتە دەستان و بزانن دەبێت چ بکەن زۆر بە خودمانی زۆر بە حاڵەتێکی سادە بۆتان باز دەکەم مرۆڤک دارێک وایە کە هەر سێوەی لێ دەبێتەوە هەر گەڵاوداری لێ دەبێتەوە باغەوانێکی باش دەزانێت دەبێت چهای ببڕێ چهای هەرسکە چهای بە ئیسلا لێ کاتەوە کە ئەوی دیکە گەورە بێ و ئەوی دیکە سری بەرزکا و بگاتە تەشقی ئاسمان مرۆڤیش دقیقەن وایە مرۆڤیش دقیقەن ئەتۆ دەبێ بزانی دەبێت چها سێوەی لێکەوە چها شاخەی هەڵقەنی ناتوانانی هەر لە گۆترا بیبڕی و لێکەوە و هەست بۆ بکەی کە دارەکەم گەورە دەبێ ناتوانانی هەر شتێکی دەعاندا بە فکرت دەگا دەبندارەکەیکەی دەڕیشەکەیکەی و هەست بۆ بکەی کە کارێکی باشت کردو و مطمئنەن ئەو مرۆڤ ڕشتێ دەکا ڕۆشتکردن پێزانینی دەبێ بزانی لە چۆن ڕەفتار بکەیت دەبێ بزانی لە چۆ چ بکەیت کە ئەگەر نەیزانی ئەو شتێک ئانەکانەمە هەمانە لەگەڵی بەرابەر دەبن ئەم نەگەر دایک و بابەکان دێن لە منداڵەکانیان ناڕەحەتن هەمیشە قسەکیان پێ دەڵێم دەڵێمەنگۆ قاوڵمەی چێشتێکێک بۆ خۆتان ساستان کردو و هێناوتانە لە منی دەرو ناز دەپرسن کە بۆ سوورە بۆ چەورە بۆ سوتاوە بێگومان کاتێک کە منداڵی مە شێوازێکی ڕەفتاری هەیە کە ئەمەی دایک و باب بەدڵمان نییە بێگومان بە هەڵا جگایەکدا بۆ خۆمان باعسی بووین بۆ خۆمان و کارەمان دەگەڵ کردو و ئیشەڵڵا بە حەول دەدەین کە ئەو خاڵانێک کە لازمە دەو مەجموعە ڤیدۆیانەدا باسی لێ بکەین ئەنگۆش کەلکی لێوەرگرن بەڵام پێم خۆشە لێرەدا ئەوەی بزانن کە واقعەن ئەمە بە مێشکی کۆن بە شێوازی کۆن بەو جۆرەی کە دایک و بابوونن و باپیرەکانمان منداڵەکانمیانە گەورە کردو ئەمە ناتوانین منداڵان گەورەکەین منداڵی ئەلان منداڵ هایەکەکە بەهۆی ئینتەرنێت زۆر شتان فێر بووە چاو جۆی لە زۆر شتان کراوەتەوە سەطحی شعوری چۆتە سەرێ ئەمە دەبێ ئەگەر قسە و شێوازی ئەمەلەکانمان نەکتری نەگرێتەوە ئەو منداڵە جۆ ناداتەما ئەگەر ئەو شتی فێری دەکەین دەڕفتاری مەدانەی بینێ دیسان جۆ ناداتەما ئەگەر ئەو شتێکەمە تکراری لێ دەکەینەوە کە دەبێ وابی و ئەو ببینە لە دنیای دەرێدا زۆر کەس ئەو جوورە نین دیسان بەئیسلا جوابمان ناداتەوە پس ئەگەر بمان هەبێ دایک و بابێکی باش بین دەبێ فێر بین ئەمە چۆن دەتوانین شتێک فێری منداڵەکەمان کەین کە ئەوەڵم بۆ خۆمان نەیزانین دووە من ئەو شتێک فێر بووین دەبێت لە ڕەفتاری خۆشماندا هەبێ چونکە ئەگەر لە ڕەفتاری خۆمان نەبێ ئێعتبارێکشی نییە قەدیم بابە دەنگی هەڵدێناوە دەکوت دەنگت بێنە خوارێ بە منداڵی دەکوت ئەلان ناتوانانی بە دەنگی بڵین بە منداڵەکەت بڵە دەنگت بێنە خوارێ چونکە منداڵە دەمێشکی دادەڵە ئەوە دەنگی بخۆی بڵیندا چۆن بە منداڵە دەنگم بێنمە خوارێ و دەمێشکی خۆی دادەڵە کاتێک گەورە بووم ئەمیش بە دەنگ بەرزکردنەوە دەتوانم قسەی خۆم بەرمە سەرێ دێرەدا جوێی لێنێ تو ئامۆژگارێکی دەکەی جوێی لەبەنێ ئەتۆ پێی دەڵێ ڕۆڵە دەنگت بێنە خوارێ ئەو دەڵە نا بابم بە قەڵەگایەتی بە دەنگی بەرز ئەمن وادار دەکا کە دەنگم بێنمە خوارێ پس کاتێک من گەورە بووم دەنگم لەوی بەرزتر بوو دەتوانم قسەی خۆم بەرمە سەرێ منداڵی ئەلان زۆر جوان چاوی لە ئاکاری مەیە منداڵی ئەلان زیاتر لەوەی کە لە قسەکانی مە فێر بێ لە ڕەفتارەکانی مە لە هەڵسوکۆتی مە لە شێوازی جوڵانەوەی مەشت فێر دەبێ بەس ئەگەر لە پێشدا دەتان هەبێ هەر خاڵێک لەسەر منداڵەکەتان دابەزێ هەر شتێک کە پێتان خۆشە لە شێوازی ڕەفتاریدا ئەنجامی بدە لە ڕەفتاری خۆتدا پێی نیشاندا تا بتوانێت لێت فێر بێ ئەو ڤیدۆیە زۆری زیاتر لەوە ماوەی نادەمێ خلاصی دەکەم ئیشەڵا دە ڤیدۆکانی دیکەدا زیاتری باس سەر دەکەین و تا ڤیدۆیەکی دیکە هەمووتان بە خودای بانی سەردەسپێرم بژین هەمووتان